نهێنی چارەخواز، نهێنی نەخۆش کە یەکێکە لە هەرە پتەوترین بنەماکانی ئەخلاقیاتی پزیشکی. ئەگەر سەیرێکین لە ڕوانگەی ئاینەوە ئەمە وەکو ئەمانەتێک سیر ئەکرێت، تا چەند گرینگە پزیشک گرنگی بۆ بابەتە بدات، یعنی بۆ بنەمایە بدات، بۆ بنەما ئەخلاقیە بدات. طبعا وشەی ئەمانەت زۆر گەورەترە لە وشەی نهێنی. ئەمانەت بە شێوەیەکی عام کە نهێنیش جێگای ئەبێتەوە لە ژێرسێبەری ئەو وشەیە، ئەبێ حەقی تەواوی ئیشەکە بدەین لە هەموو ڕوانگەکانەوە و مافی تەواوی چارەخوازەکەش بپارێزین لە هەموو ڕوانگەکانەوە. یعنی خودی پیشەکە خۆی هەر ئەمانەتە. بۆیە لە قورئانی پیرۆزیشدا کە وشەی ئەمانەت بەکارهێنراوە لە یەکێک لە شوێنەکان کە خوای گەورە باسی ئەکا، کە بۆیە باسی ئەەکەم ئەمەوێ یعنی گەورەی وشەی ئەمانەت بزانین چۆنە. خوای گەورە ئەفەرمێت ئینا عەرەضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان. ئەفەرمێ ئێمە ئەمانەتمان نارد بۆ ئاسمان و ئەرز و بۆ جیبالەکان شاخەکان، بەڵام ئەوان خۆیان دوور خست لەوەیکەوە ئەو ئەمانەتە وەربگرن و ترسان لێوە کە هەڵی بگرن، بەڵام دوایە مرۆڤ هەڵی گرت. طبعا لێرە دوو پێیام ئەمێ بگەینم لە ژێر سێبەری و ئاەتە پیرۆزە. ئەمانەتی خوای گەورە طبعا قورئان بوو، خودی قورئان بوو، قورئانیش بە هەموو ناوەڕۆگەکەیەوە، بە پەیامە ئەخلاقیەکەیەوە، بە پەیامە ڕوحانیەکەیەوە، بە هەموو ڕوانگەکانیەوە ئەمانەتێکی قورسە. دروست. خوای گەورە یعنی لەو هەموو بوونەوەرە مرۆڤی هەڵبژارد. ئەرز و ئاسمان و ئەوانە نیانتوانی ئەو ئەمانەتە هەڵبگرن، چونکە ئەمانەتەکە قورسە بەڕاستی، بەڵام مرۆڤ لەو هەموو بوونەوەرە گەورەترە لایەن خوای گەورە، لەبەرەوەی خوای گەورە ئەو ڕێزی لێناوە. ئێمەش وەکو مرۆڤێک، وەکو پزیشکێک، وەکو هەر کەسێک کەوا لە شوێنی خۆی بە گوێرەی توانای خۆی کە ئەو ئەمانەتەمان تەسلیم کراوە، ئەبێ بە گوێرەی توانا بیپارێزین، چونکە گەورەی ئەمانەتەکە زۆر گەورەیە. و نهێنیش بەشێکە لەو ئەمانەتە، نهێنی نەخۆش، چارەخواز، چونکە کە باسمان کرد چارەخواز کاتێک کە دێتە لای پزیشک سیقەی تەواوی پێ، متمانی تەواوی پێ، بۆیە خۆی تەسلیمی ئەوەکە. ئەمە ئیشەکە قورستر ناکە، یعنی هەرکەکە قورسترەکە ئەگەر لەسەر بێت و پزیشک. لێک تێگەیشتن بێت، لێک تێگەیشتن هەبێ، ئەکرێت تەواوکەری یەکتری بن بابەتەکان. بەڵام ئەگەر طبعا لێک تێگەیشتن نەبێت، یاخود بە مەبەستێکی ترەوە پزیشک چارەسەری چارەخوازەکە بکە، یاخود بە مەبەستێک ترەوە چارەخوازەکە هەڵبێتە لای پزیشکەکە، جاری وایە ئەرکەکە قورسترەکە. ئەوجا پزیشک ئەبێ بەڕاستی هەموو نهێنیەکانی چارەخوازەکە لە لای هێڵی سوور بێ، نابی هیچی بدرکێنێت. ئەمە لە ڕووی ئەخلاقیاتەوە بەم شێوەیە بێ پەروەردە بکرێت. زۆر چاکە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.